لە کاتێکدا 9 ساڵ بەسەر شۆڕشی 25 یەنایەری میسردا تێدەپەڕێت بۆ ناوخۆ دەرەوەی ئەو وڵاتە زۆر دژوارە وەڵامی ئەو پرسیارە وەربگیرێتەوە کە ئایا چی لە خواست و ئامانجە جەماوەری و سیاسی و ئابووری و کۆمەڵایەتەکانی ئەو شۆڕشە هاتوونەتە دی. بەهاری میسر تەمەنێکی زۆر کورتی تێپەڕان، بەڵام لەو ماوە کورتەدا بۆ یەکەمین جار لە مێژووی ئەو وڵاتەدا هەڵبژاردنێکی پەرلەمانی ئازاد و دوور لە ساختەکاری و هەڵبژاردننی سەرۆکی وڵات و ڕیفراندۆم لەسەر دەستور ئەنجامدرا. لەو ماوەیەدا ئازادی ڕۆژنامەوانی گەیشتە ئاستێکی بەرز، گەرچی نایارانی تەوژمی ئیسلامی تا ئێستاش باسی دیکتاتۆریەتی ئیخوان موسلیمین دەکەن، گوایە گۆڕەپانی سیاسی قۆرە کردبوو، بەڵام لەلایەک بە دەنگی گەل شەرعیەتیان وەرگرتبوو، لەلایەکی تریش تەنها یەک هاوڵاتی لەسەر بۆچوونی سیاسی نەخرایە زیندانەوە. بە تایبەتی ئازادیەکان بە ئەندازەیەک بوو کە گەیشتبووە ناوزڕاندنی سەرۆک محەممەد مورسی حکومەتەکەشی، سەرەڕای ئەوەش گەشەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی زۆر بەرچاو بوو. بەڵام ڕژێمە کۆنەپەرست و دیکتاتۆرەکانی ناوچەکە بە چاوپۆشی وڵاتانی خۆرئاوە و با کۆکردنەوەی دەست و پەیوەندی ڕژێمی پێشوو لە ترسی گەیشتنی شنەبای ئازادی بە وڵاتەکانیان بە کودەتا خوێناوەکەی عەبدولفەتاح سیسی و بە کوشتنی هەزاران ئازادیخواز و زیندانیکردنی زیاتر لە 60,000 کەسی تر جارێکی تر میسریان بەرەو دۆخی دیکتاتۆری گەڕاندەوە. هەر لە چرکەساتی ڕاگەاندنی کودەتاکەیاندا مەرگی ئازادی میدیایان ڕاگەاند و بەدەیان کەناڵی ڕاگەاندنیان داخست و تەنانەت میوانی بەرنامەی کەناڵە ئاسمانیەکانیشیان ڕاپێچی زیندانە ترسناکەکانی ڕژێمی کودەتا دەکرد. دیارە پێشێلکاری لە زیندانەکانی میسردا گەیشتوتە ئاستێکی ترسناک و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ داوای لێکۆڵینەوەی جیهانی دەکەن بۆ ئەو کوشتارانەی کە لە دەرەوەی یاساوە لە زیندانەکانی ئەو وڵاتەدا دەگوزارێت. با پشتگوێخستنی تەندروستی و بێبەشکردنی زیندانیان لە ئامێری گەرمکەرەوە و جلوبەرگی گەرم و پێخەف ڕۆژانە چەندین قوربانی لێ دەکەوێتەوە. گەرچی ڕژێمی سیسی بە زەبری کوشتن و گرتن و خەفەکردنی هەناسەی ئازادی کەشێکی خنکێنەریان بۆ خەڵکی وڵاتەکەی خۆڵخاندووە، بەڵام لە هاوینی ساڵی ڕابردوودا لەسەر داوای محەممەد عەلی بەڵێندەری میسری خۆپیشاندانی گەورەیان ڕێخست. ئەوەش باشترین وەڵام بوو بۆ لایەنگرانی ڕژێمی کودەتا دروشمی سەرەکی خۆپیشاندەران داوای چوونی سیسی و ئازادیان بۆ وڵاتەکەیان دەکرد. ڕژێمی کودەتا بە پێشکەشکردنی راپۆرت و ژمارەی چاواشەکارانە وای نیشان دەدا کە چاکسازی لە ئابووری وڵاتدا کردووە، بەڵام ئامارە نافەرمیەکان ڕاستێکی تر ڕادەگەێنن. ئەویش زیاتر قورسبوونی ژیانی خەڵکی ئەو وڵاتەیە بە زیاترکردنی نرخی کاڵا سەرەکیەکان و هاتوچۆ باجی قورس. ئەحمەد عادیلی پسپۆڕی ئابووریش دەڵێت بەهۆی خراپی باری ئابووریەوە و بەرهێنانی ئابووری تایبەت لەو وڵاتەدا لە 2016 و 17دا باڕێژەی لە 172 بووە، بەڵام لە ساڵی دواتردا دابەزیوە بۆ لە 168 و دوای ئەویش بەردەوامە لە دابەزیندا، کەواتە وە بەرهێنەکان متمانەیان بە ئابووری ئەو وڵاتە نییە تا دارایی و سامانیان بخەنە مەترسیەوە. هەروەکو لە بواری سیاسی و ئابووریدا پاشەکشەی کردووە، میسری سیسی لە ڕووی پێگە و کاریگەری ناوچەیشەوە پاشەکشەی کردووە و زۆر جار بۆتە پاشکۆی میرنشینی ئەبوزەبی، بۆیە شێوازی حکومڕانی ئەو وڵاتە گەیشتوتە بنبەست و تۆڕەیی جەماوەریش لە پانخوازیەکی زۆر دیکتاتۆریدایە و ئەگەری تەقینەوەی شۆڕشێکی نوێ لە هەر چرکە ساتێک چاوەڕوان کراوە.